پەنجانەما خۆ چەند لەحنی پێ لێرە بێ باوکیان مێنی ئەوێن هەردووکە ئەمە جەوەیە ساڵی 16 کە یەکەم جار بە نای تیپی سیرەوانیە ناومان ناو چوینە سەر مەسرح. من پێم وانە کەسێتر بەو شێوەیە کۆمپۆزیژن بکات یاکو ئەرێنجمنت بکات. ئەم کاسێتە دەبڵ کاسێتە سانیۆیە وەختی خۆی سرودی مەشخەڵان پێتەجی کرد لەگەڵ کارێکمان بە توانای خۆی بە ماندووبوون و شەونخوونی خۆی ئەم زانیارانی لەسەر مۆسیقا و مۆسیقای کوردی کۆ کردوتەوە. وەکو کانیەک وایە کە ئێمە هەمیشە لەو کانی ئەخۆینەوانێ. ژمارە کاسێتەکانم ئەچی بۆ تقریبەن 300 کاسێت. گۆرانەکانی حەسن زیری بوو کە لە دانیشتەکانە لە شاستەکانە ئەمانوت ئەندەنی سەڵ عەڕەشیە. من لە ئەسڵیە محەممەد ئەنوەر ناوژاوم ئەلبەتە وەختی خۆی ئەو ناوانە بە مرەکەبی هات وەکو پیرۆزی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلکابە ناوی ترەوە بۆ مبارەکی و بۆشتی وها ناوم هەر بە ئەنوەر قەرەداغی مەشهورم بەڵام لە ناو ڕسمیاتە و ئەوەی کەوا لە عایلەکەمە نووسراوە پیادەکراوە محەممەد ئەنوەر عومەر قەرەدا محەممەد قەرەداغی. سی دوی 1946 ئەلەم شارە جوانە شاری هەڵەبجە شەید لە دایوە. هەڵەبجە شارێکی جوان بوو، شارێکی کۆمەڵایەتی بوو، شاری ئەدەب بوو، شاری ڕۆشنبیری بوو، شاری ڕێزگرتن بوو، هەرچی بەها جوانەکان هەیە لە هەڵەبجە هەبوو. باوکم مەلای مزگەوتی پاشا بوو، براکانم لە حوجرایان خوێن بە مناڵیش منیان هەر خستە حوجرە لەگەڵ ئەوانە بووم. کاتێ من لە مزگەوتی پاشا گوێم لە سۆزی دەروێشەکانە بوو، گوێم لە حاڵی دەروێشەکانە بوو، یا زیکری ئەو کەسانی کە دا ئەمانەوە شەوانی جومعە ئەو ئاوازانی کەوا فەقەکان ئەیانوت یا ئەو شمشاڵی ئەیانژەن یا ئەو نەقارانەی کە لیانە ڕیتم و هەموو شتێکی تا ئێستش لەنێو مێشمە چەسپیەوە بڕوا ناکەم بە ئاسانی پێشکەم بێتە دەرەوە. لە مەکتەبی ئەوێش کە قوتابخانە چوین ئەوێ ئەو حەزەم لەخوا ئەبینی تاقمی سرود هەبوو ڕۆژانی پێشەمە درێنی هێنان سڵاو بۆ پەیداخەکرا سرودیانەوە سووری مەسەلا ئەوەی لە بیرمە واوەتەن خەمڵی و وەک گوڵ کوردستان جێگەی بچکە شێرانە خوایەوەتەن ئاواکەی بولبول بە نەغمەی ئەو شتانە یا یەکێک چالاک بۆە شاعرێکی جوانی لەبەر وە لە ڕیزانی هەنایە دەرو شعرەکەی بخوێنێتەوە من یەکێک بوون لەوانەیەکەوە پێشەمان هاتمە دەرو شعرێ بخوێندەوە دائیما. هەر لێرە سەرەتای هونەریان فێرکردم مامۆستا عین شەونم یادی بەخێر بێ مامۆستای وێنە کێشان بوو فێری خەتیە کردین فێری ئوسوڵی نووسینی حرفەکانیە کردین بەهاکان زۆر جوانون ئەو سەردەمانە بەڕاستی تاکو پۆلی سێ لە نیوەی ساڵەکە ئەو بوو نەقڵبووین بۆ سێبانی چوین دەوێ دانیشتین.
هەمومان سواری پیکابێ بووین و لەو لۆرێکی شکل و پەلەکانمانیان هێنا و خانووکەی هەڵەبجەمان بەجێهێشت و هاتین لێرە لە سابروکەران جەیەکمان کرد لەوێ نیشتەجێ بووین لەوێ من چوومە قوتابخانەی فەیسەڵیە کەیسە پێشکەوتنی ئێستەیە لەو مەکتەبە ئەمان خوێند و ئەوانە جۆری وەکوڵەیە تەعاملی مامۆستاکان و تەعاملی سیستەمی خوێنەوەیانە نەختێ جیاوازی هەبوو لەگەڵ هەڵەبجە نظامێکی سەیریا مەسەلا کورسی تایبەت و بیناکە گەورە و حەجمێکی جوانی هەبوو ئەوەی سەرنجی ڕاکێشان دەرزی ڕسم و ئەوانیشیان هەبوو لەوێ لە پۆلی چواری ابتیدایی بووم مامۆستا وەلیەم یۆحنا هات لە قوتابخانە لەوێ تاقمی سرودی هەڵبژات من یەکێک بووم خۆشبەختانە لە مەجموعێکی زۆر لە تەلەبەکە هەڵبژێران دەنگی منیش 12 کەسیان هەڵبژار من یەکێک بووم لەو 12 کەسێکەوە من ئێمەیان کرد بە تاقمی سرود و بەیانیان لە ڕیزە ئەوەستاین و سرودمانەوت ئەحمەد برام یادی بەخێر بێ یەخوا وتی ئەنوەر ئەگەر لە سنفی 2 بۆ 3 دەرچی شمشاڵێ لولکێکم هەیە لولکیان پێوت لولکێکم هەیە ئەدەمێ لە خۆشی ئەو لولکە باشترین دەرەجە دەرچوو ئەو شمشاڵەوە تەرجیعی پێکردم مێچی کردبۆ لە سنفی 3 کە دەرچووم قەرارم ما بچمە خانەی مامۆستایان لەوانەکان کە جدوەلیان نانی ڕۆژێک سێکەم نووسراوە دەرزی ڕسم و مۆسیقیشی تایە ئەی خوایە مۆسیقەیە بێت چی بێ وەڵا پاش یەک دوو ڕێستەیە کەم مامۆستا لێ بکە لە ئیبتیدایە دەرزی سرود و نشیدوانی پێوتین لەوێشان لەوێ ئەویش ڕۆژێک وەستام لەبەر دەرگاکە دەرزی بە عوسمان شاباژێڕی هات تۆنەکانی پێوت و ئەوە من زۆر بە مێشتێکی پڕ وەکو بڵی لەناو تەنیشت دەرز بە منەڵێ هەمووی وەرگرت کە تەواو بوو دەرسەکە بۆ ئیسراحەتەکەی تر ئاوا سێم کە کەس زیاد نییە خۆم کرد بە ژوور جومشەکەم دینا دەرسەکە هیلەکارم لایە تەمرینەکان لە پڕ مامۆستا لێم هات وتی ئافەرم عوسمان کە منی بینی هەڵسەمیەوە من عوسمان نیمە و چێم تۆ کێی مامۆستا من تەلەبەی ئێرەم تێمە لەکوێی زانی ئەم شتان وتم وەڵام مامۆستا کە تۆ دەرزی پێوت من لەولا وەساوم لای دگاکە سەی دەستی مە کرد و ملاحەزەکانی تۆم هاتم هەمووی فێر بوو تی ئافەرم تۆرەوە تۆ عادەت تایمێ خەریک بە تۆ شمشاڵێکی بوو شمشاڵێکی یامێ ماوەیەکی کەمی نەبێت تەواوە ئیستیعابی شمشاڵەکەم کرد وتی شمشاڵێکی تایبەتم نردووە لە لوبنانەوەیان هێناوم ئەو شمشاڵی یامێ یعنی کە عەسبم پێکرد مامۆستاولیم باوشی پیاکردم ئەو لە لای خۆشەوە نەهین بوو کی تۆ قابلیت و زۆر باشە بێ بخەمە سەر ئاتی کەوتم ئاخر مامۆستا شمشاڵیش خۆشە دینا وەڵا وتم مامۆستا چی ئاەتێکمەتی وتی کەمان تێمێ ئەو کاتە خوێندکار بووین هەردووکمان لە خانەی مامۆستایان ئەوەی سەرنجی ڕاکێشام لە هۆڵی گەورەی قوتابخانەکە کۆمەڵێک نەشرەی یعنی بڵاوکراوەی قوتابخانەیی هەڵواسرا بوو یەکێکیان لەوانە لەسەر مۆسیقا بوو مامۆستا ویلیەم دەری کردبوو زانیارێکی زۆری لەسەر مۆسیقا بڵاو کردبووە ژیانی هونەرمەندان و مۆسیقا چییە و لەو بابەتانە تەمان بە عەرەبی بوو جا باسی تەڵەبەکانی کردووەوانی کە خەریکە فێریانەکا و مستەوایان هەیە یانیانە لە چەندێ ڕێکا لە یادمە لەسەر ئەنوەر قەراخی نووسی بووی توانایەکی ممتازی هەیە بۆ ژەنینی ئامێری کەمان ئەمە مامۆستا ویلیەم لە نەشرەکەی خۆیان لە هۆڵەکە من ئەوم دی ئەو کاتە گۆرانیەکانی کەلسومی بە کەمانجە ئەژەنی یعنی هەم مۆسیقاکەشی و هەم تەرجەمەی گۆرانیەکەشی کە ئەمە کارێکی بەڕاستی گرنگ بوو زۆر سەرنجی ڕاکێشام ئەم گەنجە بەتوانایە کە بتوانێت ئەو ژەنینە بکە ئەوە سەرەتای ناسینم بوو بۆ هونەرمەند ئەنوەر قەراخی هەر سێ ساڵەکە بە پلەی یەکەم دەرچووم کە دەرچووم خسمیانە قوتابخانەی کەڵەکەم لێرە بەوەنی چالاکی و شتیوە چارێکی هونەریمەوانە
پاش 2 ساڵ منیان نەقل کردەوە بۆ ناو شار لە مەکتەبی ڕەفیق حیلمی و هەوڵجار دوایی تەنسیب کردن بۆ چالاکی قوتابخانەکان وەک ڕاهێنەی بواری موزیک و ئەو شتانە. تا ساڵی 1970 لە چالاکی قوتابخانەکان من دوای ئەوە نەقلکران بۆ زانکۆی سلێمانی. زانکۆی سلێمانی لە چالاکیەکانە کەمان کرد هونەرمەندانی شارەکە هەموو هاوکارمان بوون. لە سەرتا هەر خۆم بووم، دوایی هەندێک لە برادرانی تریش کە لە پەیمانگای هونەری جوانەکان دەرچوون، نەبیلی نوریمەتی بوو، جانان قوستەتین بوو، سوارانی سەڵتە بوو، تر ئەم برادرانە لەگەڵمانە لە بەشی مۆسیقا هەیکاریوان بوون. لە زانکۆی سلێمانی لەوێ تاکو زانکۆ لەوێ بوو، منش لێ بەردەوام بووم کە نەقل کرا بچوو بۆ هەولێر، من گەڕام بۆ لێرە لە پەیمانگای هونەرە جوانەکان بەردەوام بووم. لە ڕاستیدا بیرۆکەی کردنەوەی پەیمانگای هونەری جوانەکان ساڵی 1970 بوو، لەگەڵ چەند کەڵە هونەرمەندێک لە شاری سلێمانی تەسیس کرا. هەوڵجار بەشی شێوەکار و شانۆ کرایەوە، من لە بەشی شانۆ وانەی چێژی مۆسیقا و وەرزشی بەسرەحی مەوتەوە لەوێ. پاش ساڵی دووهەم لە بەڕێز محەممەد پیرۆز ئەو وەختە بەڕێوەبەری پەروەردە بوو، نادی بە شوێن ناوتی پەیمانگا نوقسانی هەیە ئەبێ بەشی مۆسیقەش بکەنەوە. بەشی مۆسیقا نایە ئەستۆی من پەیوەندیم بەگەڵ زۆر برادەرا کرد، بەداخەوە کەسیان وەک پێویست نەهاتن بەدەمەوە. لە دوای فترەیەک پەیوەندیم لەگەڵ 1-2 هونەرمەندیکە کرد لە برادرانە، وەکو هونەرمەند سەلاح ڕەوف و محەممەد حوسێین و ئەوان هاتن بەدەمەوە. ئێترەوە بۆ بەشی مۆسیقەمان کردەوە. بەشی مۆسیقەمان زۆر تەتویر پێە، زۆر بە جوانی، تەنانەت ئەو مشیفانی کە لە بەغاو ئاهاتن ئایانبینی سەرسام بوون. 3 ساڵ لەسەر یەک ئیمتیازمان بۆ هات. ئیمتیازەکە تەعمیم کرا بەسەر هەموو مەعاهیدی عێراقیەکەوە پەیمانگای هونەری جوانەکانی سلێمانی لە ئاسێکی زۆر بەرزایە. ئێوە ئەتوانن بڕن ئیسترادیان لێ بکەن، سوودیان وەرگن مع العلم. لە سەرەتای دامەزراننا ئێمە چوین بۆ بەغا مەنهەجمانە هێنا، ئەچوین بۆ مووسڵ مەنهەجمانە هێنا، بەڵام تەتویری ئەو مەنهەجانەمان کرد لێرە بەو جۆرە کەوا ئەمازانی گونجاوە بۆ تەلەبەکان. بێژگەلەوەی کە لە پەیمانگا ئەو مامۆستان بۆکو خوێنکار و مامۆستا زانیاری زۆری پێبەخشیوم، لە دەرەوەی ئەوەشە زانیاری زۆرم وەرگرتووە لە بەهۆی کارکردنی بەردەوامیمان پێکەوانێ. هەمیشە هەستم نەکردووە کە ئەو مامۆستایەک بێ لەگەڵمە، ینی هاوڕێم بۆ زۆر نزیک بوو، هەتا ئێستاش بە بەردەوامیمە هەر بەو شێوەیە. گیرێکی زۆر جوان پەروەردە بوون لەو سەردەمانیکەوە. من تا ساڵی 1970 لێرە بووم. ئەو کاتە لێرە ئیتر بەجێم هێش بۆ برادران لێرە، چونکە من کران بە ڕاوێژکار لە وەزارەتی ڕۆشنبیری دەڤەری سلێمانی لێرە.
شەوان ئێمە دانیشتین ماڵی کاگەکرم مجموعی گۆرانی چاکمە تەرجیح کرد ئەو جوانەمان دروست کرد ناومان نابوو تیپی خۆشی و بەختیاری چەند جار لە چەند جێگەیەک ئاوا دانیشتینەر بۆ خۆمان بۆ خۆشی خۆمان تەرجیحی شەکارمانە کرد و ڕوانەکانمان گروپەکەمان گەورە بوو وەکو فرقەیەکی مۆسیقی باش تر ئەوە بوو وتمان بە گروپەکە ناوچەکەی لێ بنین ناومان نا تیپی هیوا زۆر شتیشمان تەرجیح کرد لە تیپی هیوا تەسجیلاتەکە ناربان بۆ بەغا لێوێ وەریان گرت ساڵی 67 بوو حەزمە کرد بچمە ڕادیۆی بەغا لێوێ بەرهەمێک تۆمار بکەم لێوێ لەگەڵ کاکشەوکە ڕەشیان ڕۆشتم مام سەعادی مەدان یەکەم جارم بوو بیبینم کات بۆ لامان و چاکوچۆنی ئەوانە ناوی منی بیست بوو بە زۆر خۆشحاڵم تۆم بینی و بەخێربی سەر چاو ئەوانە و وڵاتوین نەختی ئەمانێت ساڵکەین بەعزشتمان هەیە تەسجیلی بکەین و ئەوانە و تێی بەسەر چاو چۆ ژۆر وەرەقەی بۆ کردین و هاتوینە ژوورەوە نۆتەکەی مایەوە وتی ئەمە خۆ نووسی وتم بەڵێ وتی ئەتوانی بۆم بخەیتەوە بینەکەم بۆ خوێندەوە نۆتەکە کەریم بەدلوتی زۆر باشە زۆر باشە عادی بزانین بۆمان عاسبکە کە عاسبەکەم کرد وتی تەواو تی تۆ لەمەلا کە هاتی بە تایبەتی بۆ لوژنەی فەحس پێویست ناکە شتەکان فەحسکەین و بۆت هەیە هەتا لە چ بەشێک بتوێ لە بەشی عەربی بتوێ یا لە بەشی کوردی بتوێ ئەتوانین تۆمار بکەی یعنی ئیمتیازێکیان نامێ بۆ من حەزەکەم ئەو فەرقەی کە لە بینی کارەکان کاک ئەنوەر بوو مامۆستا ئەنوەر لەگەڵ کارەکانی لە ئیرانە کرا و لەگەڵ ئێرانە ئەکرا و لەگەڵ بەغا ئەو کارە موزیکانە گەر بەراوردێکی بکەین شاید بەنسبەت منەوە وەچی زیاتری مامۆستا ئەنوەر دەرەکەوێت ئەوەی کە لێرە ئەکرا شتێکی غەیر ئەوانی تر بوو یعنی ئۆرکێسترایەک بوو دەستکەم 15-20 کەس و هەندێک جاریش لەگەڵ گروپێکی کۆراڵ بوو من بەو نەتیجە گەیشتم کە مامۆستا ئەنوەر خۆی کارکتەر و بیرروبۆچوون و دەستڕەنگینێکی تری هەیە بۆ ئەوەی کە موزیکی کورد ئەبێ جلوبەرێکی تر بەبەریا بکەن. هەر ساڵی 67 بوو تیپی هوەری ملی بەغا بە سەرپەرشی بەڕەحمەت بێ حەقی شبلی کە عەمیدی مەسرحی عێراقی بوو هاتن بۆ سلێمانی هەندێک نمایش بکەن لەگەڵ تیپی هوەری ملیە ئێمە چوون بۆ لایەن کە چوون بۆ لایەن دانیشن لە فەتەرەکانە بۆ خۆیان گواری کەسوو مشتیان لێە لە دوایە ڕۆژیان بە حەقی شبلی وتم ئوستاز زەکریا ئێمە ژۆک و فرقەیەک بەشدار بین لەگەڵتانە فەقەرەیە کرد و فەقەرەمان بەرێ بەشدارین تی بۆچی ناشتێکی زۆر باشە پێم خۆشە ئەو ڕۆژەی چوونە سەرشان و بۆ یەکەم جار لەوێ وتمان بەناوی چیۆ بڕێ ئێمە باشە وتمان وەڵا بەرە من وتم با بەناوی شێکۆ بڕینکەوە تەمسیلی شارەکەمان کە سلێمانی لە هەمووی جوار بابی بڵین تیپی مۆسیقی سلێمانی وەڵا خۆڵ ناگرێ برادەران وتیان باش ئیتر ئەو تاریخەمان کرد بە تەسیسی تیپی مۆسیقی سلێمانی لە وەختە لە ساڵی 71 من لە چالاکی قوتابخانەکانی پەروەردە گوازرامەوە بۆ زانکۆی سلێمانی ئێمە چالاکی هوەریمان دروست کرد لە زانکۆی سلێمانی بە دوای ئەوە تیپی مۆسیقای زانکۆشمان دروست کردتر ساڵی 74 هەموو ئیتیحاقمان بە شۆڕشەوە کرد لەژێر ئەو ناڕەحەتی و زەحمەت و قورسی ژیانە لەوێ توانیمان تیپی مۆسیقای شۆڕش دروستکەین بەڕەحمەت بێ دارە تۆفیق زۆر هاوکاریمان بوو ئەمینی عامی
ڕۆشنبیری بوو لەوێ زۆر کەسی کەشە بوو لەوانە هاوکاریانە کردین بەرهەمەکانمان تۆمارە کرد ئەمان برد بۆ ڕادووی دەنگی کوردستان لێوە پەخشەکرا دەفعێکی زۆر خۆشی هەبوو پاشەوەی ئێمە کە ئیتحاقمان کرد بە شۆڕش دەنگانەوەیکی زۆری هەبوو کە تیپی مۆسیقای سلێمانی سەرجەم ئیتحاقیان کردو بە شۆڕشەوە جاری وا بوو لە دەشت تاشمان تەجی دەکرد جاری وا بوو لە کونە ئەشکە و تاشمان تەجی دەکرد جاری وا بوو لەناو ژوورێکە مەسالەتر ئاوەها ئەو بەرهەمە جوانانەی کەوا هەمان بوو ئیسش بەرهەمەکان زۆری ماوە. کە شۆڕش هەرسی هێنا من هاتووم بێرە نەقلان کردم بۆ لە زانکۆ بووم منیان نەقل کرد بۆ خواروی عێراق بۆ شاری سەماوە گروپێکی مۆسیقەم لێ دروستکرد لێ تیپی پەروەردەی سەماوە چەندین چالاکیمان نوان یەکێک لەو چالاکیانە لە فستیڤاڵی خواروی و شارەکانی عێراق بوو یەکەممان هێنا بەڵام پاش 2 ساڵ ئەوە بوو منیان داوا کردەوە بە نەقلکردن لە سەماوە بۆ زانکۆی سلێمانی تیپی زانکۆ لەگەڵیانە بەردەوام بووین ئەو بوو چالاکی زۆرمان هەبوو لەگەڵ ئەمانەیشە بە شانبەشانی ئەمە لە ساڵەکانی 60ەکانە تیپی مۆسیقای مامۆستایانمان هەبوو لە مناسباتی هی حەفرەی تەقاعودەکانە یا حەفرەی نەورۆزیان کردبوو بە جەژنی دار و درەخت. ئۆرکێسترای سلێمانیمان دروست کرد لە ناوەڕۆکێکی باش و هاتین بە ژمارەی کەم و هەندێک بەرهەممان بۆ کورسات تۆمار کرد وەختە و چەندین مایشمان کرد لە سلێمانی و لە هەولێر دوای ئەوە ساڵی 2003 بوو بەگیرمە هاتن باشە زۆر تەلەبەمان هەیە کچانن لە ناو پەیمانگای هونەری جوانەکان دەرچوون ئیستا لەوانەیە ئاواتەخوازی بکەن ناو گروپێکە ئیشکەن بۆ لایەنەکەین و لایەکیان لێ بکەین. بیرۆکەکە لە مامۆستا ئەنوەرەوە بوو کە لە ساڵی 2003 ئەم گروپە دامەزرا هەتاوەکو ئێستا ئەو گروپە بەردەوامە بە بەردەوامی کارەکەین ئێمە پێکەوە کۆمەڵێ کیژین کۆبووی نەتەوانێ بە ناوی گروپی کیژانی سلێمانی کارەکان مامۆستا ئەنوەر زۆرینەی بەڕێوە بردووە تاوەکو ئێستا هەنێک کار هەیە کە دابش بۆ بەسەر ئێمەیە من وەکو بەڕێوەبەری هونەری ئەو گروپە کارەکەم ئەو کەسانی تریش کە لەگەڵمان وەکو دەستەی ئیدارە هەرێکە کارێکی پێسپێراوە بۆی کە تۆزێک بتوانین لە ماندووبوونی مامۆستا ئەنوەر کەم بکەینەوەێ چونکە بەڕاستی ماندووە لەگەڵمانە. بەچەلادا ببینم ڕوود ئەمن خۆسیری تۆ هیچ ساتێ لە ژیانە ناگەڕێتەوە قەت ئێستا تۆزەی کە ناگەڕێتەوە بەرەوە هەوێ بە ساتەی دێمە ڕۆژ زانی چۆن ڕۆشتە سەرکەوتوو بنیانە لەوە وانە وەرگرت بۆی هەنگاوی داهاتوو بنێ. کوردستان رو بۆ بەهەشتاکە